گۆران ناسیعی تەمەن 28 ساڵ گەنجێکی خاوەن پێداویستی تایبەتە هەر بە سروشتی خۆی بەبێ بوونی قاچەکانی هاتۆتە دنیاوە. ئەو هەروەکو کەسێکی ئاسایی قۆناغەکانی خوێندنی بەسەرکەوتووی بڕیوە و خاوەنی بڕوانامەی دیبلۆمە لە بواری کارگێڕی یاسادا. هەروەکو کەسێکی ئاسایی خزگماک من خاوەن پێداویستی تایبەت بووم، هەروەکو مناڵانی ئاسایی لە تەمەنی یاسایی خۆما چوومەتە قوتابخانە و توانیمە قۆناغەکانی بنەڕەتی و ناوەندی و ئامادەیش تەواو بکەم. هاوڕێیەتیەکی باشی هەیە لەگەڵ کتێب وەکو خۆی دەڵێت کتێب خوێندنەوە هێز و توانە و متمانەت پێدەبەخشێت، وات لێ دەکات بەردەوام بی تاکو دەگەیت بە ئامانجەکەت. هەفتانە یاخود ڕۆژانە یان چەند ڕۆژارێک ئەتوانم چەند سەعاتێک تەرخان بکەم بۆ خوێندنەوەی کتێب و هەروە سوودێکی باشم لە کتێب وەرگرتووە. کتێب هاوڕێکی هەمیشەیە بۆ سەرکەوتنی ئینسانەکانە. ئەو لە چاوی هاوڕێکانی داوەکو کەسێکی خاوەن پێداویستی تایبەت نابیندرێت، بەڵکو وەکو کەسێکی بەهرەمەند و چالاک سەیری دەکەن و هەمیشە خەندە دەخاتە سەر لێوەکانیان بە قسە خۆشەکانی و یارمەتیدەر و پاڵپشتێکی زۆر باشی خێزانەکەیەتی و جێگای خۆی کردوتەوە لە نێو دڵی ئەواندا. ئەو کەمەندام نییە، ئەو کەسێکی خاوەن پێداویستی تایبەت نییە بگرە زیاترە لە کەسانی تر لە چاوی مندا، چونکە من کاری وام لێ بینی و چالاکی وام لێ بینیوە کە من بە دوو دەست و بە دوو قاچی تەواوە ناتوانم ئەو کارانە بکەم. ناوی خێزانێکدا دەژین و ئەو هاوکاری زۆرمان دەکات لە معنەوی و مادیشەوە. ئەوەرکەیکەوە لە سەر شانی منە ئێستا گۆران جێبەجێ دەکات. هاوڕێکی زۆر خۆشەویستە لەگەڵ ماڵۆگە خوشک و براکان و وەروە دایک و باوکیشمدا. گۆران یاریزانێکی زۆر باش یاری تۆپی باسکەیە و لە چەندین پاڵاوانێتی دەرەوە ناوخۆ بەشداری کردو و خەڵاتی بەدەستێناوە. جگە لەمەش توانایەکی زۆر باشی هەیە لە لێخڕین و چاکردنەوەی ئۆتۆمبیلدا کە بە شێوەیەک ئاسانکاری تەواوی بۆ خۆی کردووە تاکو وەکو کەسێکی ئاسایی ئۆتۆمبیل لێ بخڕێت و ژێوی ژیانی خۆی بەشێک لە خانەوادەکەشی پێدابین بکات. خاوەن پێداویستی تایبەتەکان بەشێکی گرنگی کۆمەلگان بە پێی ئامارەیەک نزیکە 1 میلیارد کەس لە جیهاندا خاوەن پێداویستی تایبەتن بە زۆرێک لە جۆرەکان، بەمەش ڕێژەی 15 جیهان پێک دێنن. زۆر جار ئەو بەهرە و توانایە کە لە خاوەن پێداویستێکی تایبەت هەیە بە ئەستەم لە کەسانی ئاسایی بەدی دەکرێت. وەکو خۆیان دەڵێن پاڵپشتی حکوومەت گرینگە بۆ ئەوان تاوەکو ئەو بەهرەی کە خوددا بەوانی بەخشیوە نیشانی هەموو لایەک بدەن. ڕێباز خدر هەولێر.